سەرۆکیانی چەمچەماڵ و دەستیان دەرانیانەکە سەردانیەشێتی تۆپێک کوردستانیان کرد و سکاڵای خۆیان لەسەر یاریدەدەری ناوژوان یارەکان بەرامبەر براتی گەیاند بەوەی ئەوەی گۆڵێکی بۆ ژمار نەکردوون بە بیانووی ئۆفساید ڕەتی کردوێتەوە. دیارە هەر دوای حاڵەتەکە ئێمە چاوەڕێمان کرد تا لەڕێی ئەو لایڤ و ڤیدیۆ ڕاستۆخانی کراوە سەیری حاڵەتەکەمان کردەوە بینیمان گۆڵێکی 100% کراوە بە ئۆفساید لەلایەن ناوژوانەوە. بەڵام نایشاینەوە ئێمە پێش ئەمە بۆ لەم حاڵەتە نیگەران بووینە چکەم لە زۆر یاریکەیە حاڵەت ڕوویداوە و تووشمان ئەمە غەڵەتی حەکەم و ئێمەش ئەمە واردە لە وەرزشا. بەڵام ئەمە ئەم جاریان گومانەکە بۆ ئێمە ئەوەیە کە پێشتر پەیوەندیمان بە لیژنەی ناوبژوانە کردووە کە گومانێک لەسەر ئەم بەڕێزە هەیە کە لایەرمەنە وە غەڵەتەکەش ئەو کرد بۆیە ئەمە زۆر جێی گومان بوو لێ ئێمە بۆیە سکاڵامان تۆمار کردووە ئەمڕۆ لەگەڵ دەستەی هاندەرانیانی وەرچەم شەماڵە هاتوونە تێژی تۆپی کوردستان بە سوپاسەوە سەرۆکی تۆپی کوردستان گوێی لێگرتین سکاڵاکەمان پێشکەش بەڕێزیان کردووە و چاوەڕێەوەی ئەمڕۆ کۆبوونەوە نییە دیارە وای شەمە کرایە چاوەڕێگین لە کۆبوونەوەی ئایندەیە بزانین هەم حەقی ئێمە بەکوێگە هەم ئەوەی کە ناوبژیوانەکە و هەم ئەو هاندەرانش چاوەڕێی وەڵامی یەکی تۆپی کوردستانەکەین لە کۆبوونەوەی ئایندیانە.